بەخێر بێن سپاسان ئەەکەم خۆشحاڵ بووم بۆم دیدارە. من ناو محەممەدە نزیکەی 7 ساڵە لەم بوارە کارەکەم ئەوش بواری کتێفرۆشتنە بە خۆشحاڵیەوە بەکارێکی زۆر باش و پیرۆز ێزانم چونکە چۆن خۆراک پێویستە بۆ مرۆڤ چۆن جەستەمان پێویستی بە خۆراکە بێگومان مێشکیشمان پێویستی بەوەیە کە بەردەوام بخوێنینەوە بەردەوام ئاشنا بە کتێبین بەردەوام دۆستی کتێبین. خۆشحاڵانە لە هەرێمی کوردستان تا ڕادەیە گرنگی دراوە بەم بوارە لە زۆربەی شوێنەکان ئەبینین خۆشحاڵانە لە نێو پارێک لە نێو شوێنەکان خەڵکە بینی کتێبی بەدەسەوەی حەز و خولیای هەیە بۆ نێو کتێب بە تایبەت ئەم بازاڕی ئێمە کە بەردەرکی سەرای و سەنتەری شاری سلێمانیە خۆشحاڵانە خەڵکێکی زۆر ڕووی تێیەکە ڕۆژانە خەڵک سەردانمانەکە ئەگەر نشکڕێ بێگومان هەر سەیری ناونیشانی کتێبەکانەکە ئەگەر ئەم جارە یعنی سوودفەی نەکا یاخود نەیکڕێت بێگومان جاری داهاتوو کە هاتەوە پرسیاری ئەو کتێبە ئەکاتەوە پرسیاری ئەو ناونیشانی ئەو کتێبە ئەکاتەوە کە جاری پێشووتر بینێتی بۆیە بە خۆشحاڵانەوە بە حەز و خولیایەکی زۆرەوە کتێبەکە ئەکڕێت. هەرچەندە لە ڕۆژگاری ئەمڕۆدا بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە بەهۆی ئەو بوارانەی کە هاتۆتە پێشەوە بە تایبەت لە موبایلی زیرە کە هەندێک لە خەڵکی ینی هەندێک لە کەسەکان حەزیان بەوەیە بە PDF کتێبەکانیان دەست بکەوێت چونکە ئەڵەن ئێمە لەسەر کاری ناتوانین کتێب لەگەڵ خۆمان بەرین یاخود لە شوێنێکی گشتیای ناتوانین کتێبە دەستەوە بگرین بەڵکو لە موبایلەکەیە حازرە هەشکا سەیریکەین بە دەستمانەوەی ئەتوانین بخوێنینەوە. ئێستا بیرۆکەیەکی باو هەیە کە دەڵێ تەکنۆلۆژیا وای لە خەڵک کرد یان ئەنتەرنێت بیرۆکەیەکە وای لە خەڵک کرد کە دوور بن لە خوێندنەوە. من ئەڵێم بە پێچەوانەوە چونکە ئەوروپا بەلای کەمەوە 6 ساڵ لە پێش ئێمە تەکنۆلۆژیان بەکارهێنا و ئەنتەرنێتیان بەکارهێنا پتر لە ئێمە کتێب چاپەکەن و پتر لە ئێمە کتێبە خوێندنەوە. تەکنۆلۆژیا پەیوەند یعنی وا لێکا زیاتر کتێب خوێنیەوە بەڵام ئێمە بەهانەیەک ئەهێنینەوە کە دوورە لە ڕاستیەوە. هەتا زانست پێشکەوێ مرۆڤ زیاتر ئەخوێنێ و زیاتر عەقڵی گەشاکە و زیاتر پێشەکەوێ. واتە خوێندن لە کۆمەڵگای ئێمە چونکە نەبووە بە کەلەپور ئێمە یعنی بەهەڵە باسی ئەەکەین. خەڵکانێکی زۆرمانەیە حەزیان بەوەیە کە بە کتێب بە PDF کتێبەکان بخوێنەوە یاخود بە تۆماری دەنگی ئیتفۆنێک یاخود شتێکەکەنە گوێنیان تاوەکو باشتر گوێن لە کتێبەکان بێت بە تۆماری دەنگی. بێگومان موبایل وەکو کتێبخانەیەکی لێ هاتۆ ئێستا موبایلی زیرەک بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆشحاڵانە خەڵکی هەر گرنگی بە پەرتووگە دەن گرنگی بەوە دەن کە کتێب بەدەستیانەوە بێ. خۆشحاڵانە ئێستا کتێبی ئێستاش دیزاین و ڕنگ و شێوازێکی بۆ دروست کراوە هەتاوەکو سەرنجی خوێنەر زیاتر ڕابکێشێت هەتاوەکو خوێنەر زیاتر حەزی بۆ خوێندنەوە هەبێت. تەکنۆلۆژیا بۆ ئێمە سەدمە بوو چۆن تەکنۆلۆژیا زۆر شتی لە غەربەوە لە ڕۆژئاواوە هێنا بۆ ئێمە وای کرد لە ئێمە ئینسانی جاهل و ئینسانی زانا یعنی ڕوبەڕووی تەکنۆلۆژیا بێتەوە ئەنجا ئەوە بوو بە کێشە یعنی ئێسا
زۆر لایەن هەیە بوو بە کێشەی کۆمەڵایەتی بەڵام ئێمە لە سەرەتاوە بڵێن هەر کۆمەلگایەک ڕێگای تەکنۆلۆژیای گرت دوا ڕۆژی ڕوون و سەرکەوتووە هەچ کۆمەلگایەکە ڕێگای تەکنۆلۆژیای نەگرت دوا ڕۆژی نەخۆشی و دواکەوتنە. بەپێی تەمەنەکان ئەو کتێبانەی کە ئێستا چاپەکرێت بە تایبەت ئێمە کە کتێبەکان چاپەکەین بەپێی تەمەنەکان حسابمان بۆ ئەوە کردووە مەسەڵەن منداڵێک کە ئەوێ سەرەتا فێری خوێندنەوە بێت یاخو فێری ئەلفوبێ بێت یا حەزی بە چیرۆکیەکە بێگومان وێنەمان بۆ داناوە بێگومان کۆمەڵشتمان داناوە هەتاوەکو زیاتر تەرکیزی هەبێ بۆ خوێندنەوەکان بۆ گەنجەکان زیاتر کە حەزیان بە خوێندنەوەی ڕۆمانە جۆرێک لە جۆرەکان دیزاین و شێوازێکمان بۆ داناون هەتاوەکو زیاتر حەزیان بە خوێندنەوە بێ بۆ کەسە بە تەمەنەکان کە حەزیان بە بڵین شاعیران و دیدارەکانە بێگومان کۆمەڵەشتانێکمان کردووە تاوەکو ماندوو نەبن لە کاتی خوێندنەوەدا ئێمە وەکو خۆمان لێرە کە نزیکەی چەند ساڵێکە دەستمان ناوەتە کاری منهەجی بێگومان ئەمەش کارێکی پیرۆزە بۆ خوێندکارانی خۆشەویست کار ئاسانیمان بۆ کردوون لە ڕێگەی دروستکردنی مەلزەمەوە لە ڕێگەی دروستکردنی ئەو کتێبانەی کە وا لە خوێندکارەکە زیاتر حەزی بە منهەج هەبێ زیاتر ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە مامۆستاکەی لە نێو قوتابخانە بەباشی تێنەگەیشت ئێمە لە ڕێگەی سیدیەوە لە ڕێگەی یوتیوب بۆ چەند مامۆستایەکی بەڕێز هاتوون وانەکانیان بۆ باس کردوون بەبێ بەرامبەر ساڵی 2021 تووشی کۆرۆنا بوو لە هەموو دنیادا هەرێمی کوردستانیش بێبەش نەبوو لەو بوارە بینیمان کەرتی پەروەردە لەو ماوەیەدا پەک خرا بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ڕێگەی ئۆنلاینەوە خوێندکارەکانمان ئەیانتوانی سوود لە منهەج ببینن کە چەند مامۆستایەکی بەڕێز لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە کەناڵی تایبەتی بۆ دانرا بوو لەوێ منهەج لە ڕێگەی مامۆستاکانەوە ئەوترایەوە خوێندکارانیش خۆشحاڵانە چەندین خوێندکاری زۆر زیاد لە سەدان هەزار خوێندکار لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەیانتوانی ئیسفادە بکەن لەو بوارە یعنی هەرێمی کوردستانیش لەگەڵ دنیای پێشکەوتوودا پەک نەخرا و هەمیشە لەگەڵ دنیای پێشکەوتوودا چۆتە پێشەوە هەمیشە بە تایبەت لە کەرتی پەروەردەدا خۆشحاڵانە خوێندکاران بگرە لەوەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندین قەیران بۆتەوە بەڵام لەگەڵ ئەوشدا کەرتی پەروەردە پەک نەخراوە خوێندکاران ئێمە هەمیشە توموحیان هەیە بەوەی کە ئامانجی خۆیان بەدەست بهێنن. تەکنۆلۆژیا وای لێکردین ئێستا زۆر کەسەیە ئەڵێ مۆبایلەکەم بەلای کەمەوە 100 کتێبی تایە ڕاستە بەڵام ئەو 100 کتێبە هیلاک دەکا مێشکیشت ئەوروژێنێ و باری تەندروستیشت تێکەدا ئێستا شتێک لە ناو کۆمەلگای ئەوانەی متابعی ئەنتەرنێتەکەن شتێک پێڵەن ڕۆژووی ئەلکترۆنی ئەوە معنای چییە؟ وا خەریکە خەڵک ڕۆژوو بگرێ عنی 3-4 سعات دوور بێتەوە لە تەکنۆلۆژیا بۆ ئەوەی مێشکی ئیسراحەت کە گیانی ئیسراحەت کە ئەوەش بۆ بە کێشەیەکی گەورە ئێستا بۆ بە ئیدمان بۆ بەخوو زۆربەی کاتەکانی خەڵک ئەبات برادەری وا هەیە لە منە تا چواری بەیانی سەیری ئەنتەرنێتەکەمەوە یان مناڵی وا هەیە هەتا 3-4 بەیانی خەریکی ئەنتەرنێت ئەوە کارەساتە. خۆشحاڵانە مامۆستایانی ئێمە لەگەڵەوەی کە دنیا بۆ بە دنیای تەکنۆلۆژیا و پێشکەوتن مامۆستایانی ئێمەش لەو بوارەدا درێغیان نەکردووە لەگەڵ ئەوەدا بەردەوام بوون لەسەر ئەوە بۆ نمونە ئێمە
کتێبی وامان لایە مەلزەمە کە مامۆستا دروستی کردووە بۆ نمونە لەیرە بارکۆدی داناوە مامۆستاکە تاوەکو خوێندکارەکە ئیسفادەی لێ بکات لێرە مەسەلەن یوتیوبی داناوە تیلیگرام وەتەزە بەردەوام ئەتوانێت جوابی خوێندکار باتەوە کاتێ پرسیاری لێکی یعنی بەگشتی خۆشحاڵانە مامۆستایانی ئێمە شارەزایی توانای ئەویان هەیە کە بەردەوام لە خزمەتی خوێندکاران بن لە دنیای تەکنۆلۆژیادا هیچ دوانەکەوتوە. چەند تەکنۆلۆژیا پێشکەوتووە چەند یعنی هەموو ئەو شتانەی کە بە ئاسانیە گاتە بەردەستی ئێمە هیچی تاموچێژی ئەوە نادا کە تۆ کتێبەکە بەدەستەوە بگریت و بخوێنیتەوە هیچی بای ئەوە نییە کە تۆ وەرەقەیەکی مەلاحەزاتی لابێ و قەڵەمێک بگری بەدەستەوە و کاتێک کتێبەکەت خوێندەوە چوویتە ناو دنیای ڕۆمانەوە یان چوویتە ناو دنیای کتێبەکەەوە ئەبینی تێبینێکت بۆ دروستەبی ئەبینی نیشانەیەکی پرسیار بۆ دروستە بێ دەربارەی ئەو کتێبە ئەینووسیتەوە و دواتر بیرەکەیتەوە یعنی بەگشتی کتێب خوێندنەوە واد لەیەکە جوانتر بیر بکەیتەوە فراوانتر بیر بکەیتەوە ئاسوودەتر بی ئارامتر بی بەرامبەر خەڵکی گفتوگۆ شیرینتر بێت جوانتر بی یعنی بەگشتی کتێب واد لەیەکە بی بە مرۆڤ دۆست بەرامبەر بە خەڵکی. ڕۆژی ئەلکترۆنی ئەڵێ لەبەر ئەوەی ئینسان بە بەردەوام متابعی تەکنۆلۆژی ئەکات و ناتوانێ وازی لێ بێنێ ئەو یعنی ئەو ئەنتەرنێتە سەیتەرە بەسەر هەموو کاتی مرۆڤ ئەکات ئەوەن جاوای لێکە هیلاچێکە هیلاچی مێشکێکە هیلاچی عەقڵێکە چاوی بۆ چاو ئەو تیشکی لەو شاشەی ئەنتەرنێتەوە بۆ چاو زۆر خراپە ئەنجا دەروونناسەکانی تەکنۆلۆژیا ئەڵێن ئەبێ ڕۆژووی ئەلکترۆنی هەبێ ئەو ڕۆژوو ئەلکترۆنیە چییە؟ وا لێ ئەکا مەسەن 3-4 سعات تۆ داینەی کە دوورکەویەوە لە ئەنتەرنێت چی هەوا بگۆڕی چیە شوێنێککە پیاسە بکەی ئەوە کارەساتە ئەوە ئێستا لە ئایندەیە زۆر کەس ئەم شتە بەڕێوابات چونکە تۆ هەر شتێک باشیش بێ 24 سعات خەریکی بی بێزار دەکات تووشی مەلەل دەکات. بەگشتی یعنی ئەبێ ئێمە ئەوەنە بە تامەزرۆ گرنگی بە کتێب بین کاتێک کەسێک چین بۆ ماڵی یان کە پێویستی بە هەدیە بوو چەند جوانە ئێمە کتێبێکی بۆ بڕازێنینەوە کتێبێکی پێشکەش بکەین یعنی چەند خۆشە ئێمە لە دنیای مادە بچینە ئەولاوە لە دنیای شتەکان بچینە ئەولاوە گرنگی بینەوە بە کتێب لە جێ ئەوەی شتێکی هاکەزایی بۆ بین لە جێ ئەوەی شتێکی ڕۆژانەی بۆ بین کتێبێکی بۆ بین ئەم کتێبە ئەمێنێتەوە. چەند گرنگە مەسەلەن ئێمە کەسێکە خۆشمان بێ گوڵێکی پێشکەش بکەین بەڵام لە کۆتاییدا گوڵەکە نامێنێ بەڵام کتێبەکە مێنێ چەند جوانە ماڵە کتێبخانەی تێدا بێت چەندین کتێبی تیا بێ حتا ئەگەر بۆ خۆت ئیسفادەی لێ نەکەی کاتێکە میوانێکی دێت یان دۆستێکی دێت چەند جوانە کتێبخانەکەت ببینێ کتێبێکی تیا هەڵبژێرێت و بیخوێنێتەوە یعنی چەند جوانە ماڵەکانمان بە کتێبخانە بیڕازێنینەوە چەند جوانە ئەوەی کە ئێمە هاوڕێکی خۆشەویستمان هەبێت لەجێ ئەوەی کە شتێکی دنیایی بینێ کتێبێکی بینێ هەتاوەکو خۆی و خێزانەکەشی ئیسفادەی لێ بکە ئێمە چەندین کتێبی جوانمان هەیە لە نێوان
کە بۆ هاوسەران نووسراوە کە چۆن ژیانێکی باشتر پەیڕەو بکەن. چەندین کتێبی جوانمان هەیە کە بۆی گەنجێک چۆن بتوانێت دەست بە کارێک بکات، سەرەتا لە شووە دەست پێ بکات. چەندین کتێبمان هەیە بۆ منداڵان، بۆ مەسەلەن خانمان کە چۆن مەسەلەن دەست ڕەنگینتر بن، کە چۆن خۆیان خاوەن پیشە بن، خۆیان چۆن بتوانن لە دنیای دەرەوەدا کاری باشتریان دەست بکەن. ئەوە لە پێش ئەوەی ئەنتەرنێت دابێ زۆربەی وەرزشوانەکان وایە نەکرد. یعنی مۆسیقا هەچ ملەتێ گوێ لە مۆسیقا نەگرێ. منەڵێم ملەتێکی دواکەوتۆ مۆسیقا گەورەترین بەهرەی ئینسانە. یعنی ئەوانەی لە مۆسیقایە باڵەدەستە بن و بەهرەمەندە بن لە هەزار کەسە لەوانەیە کەس لە مۆسیقایە بەهرەمەند نەبێ. مۆسیقا ڕێگای ئەو کەسانەیە نیچە ئەڵێ ئەگەر مۆسیقا نەبووە ژیان هەڵەی تیا بوو. مۆسیقا مێشکمان هێورە کاتەوە، خوێندنەوەمان هی نەکات و کاتەکەمان خۆش ئەکات. یعنی مۆسیقا ملەتانی پێشکەوتو دایم خەریکی مۆسیقان، خەریکی سەمڤۆنیاتن. بۆ نمونە بتۆڤنۆ سەمڤۆنیای هەیە کە کەڕیش بوو، ئەو پیاوە دنیای هەژان. مۆسیقا شتێکی جوانە. ئەنجا بەڵام ئێمە دێنەوە سەر بابەتەکەی خۆمان. ئینسان کە وەرزشەکە و سماعا کاتە گوێی بۆ هین ئەوە شتێکی جوانە. یعنی هەم عەقلی هێورەکاتەوە هەم بۆ وەرزش شتێکی جوانە. بێگومان ئێمە چۆن لە مۆبایلە ئەپمان هەیە لە ڕێگەی ئەپەوە داوای خواردنەکەین ڕۆژانە کە پێویستمانە. یعنی من حەزەکەم یعنی لە ڕێگەی ئەپێکیشەوە زۆربەی کتێبخانەکانی تیا بێ کەسێک کە توانای نەبێ یاخود کاتی نەبێ بێتە ناو بازار کتێبێ بکڕێ لە ڕێگەی ئەپەکەوە داوای ئەو کتێبە بکات. ئەو کاتە ئێمەش یعنی بە شێوازێکی جوانتر و ڕازانەوەتر بۆمان ئەنا کتێبەکە. بەڕاستی حەزمە کرد مەسەلەن زیاتر گرنگی بە پێشانگاکانی کتێب بدرایە، ساڵانە یەکجار نەکرایە، چەندین جار بکرایە، هەتاوەکو خوێنەر هەتاوەکو خەڵکی زیاتر ئاشنایان بە کتێب هەبووایە. پەیوەندی بینی تەکنۆلۆژیا و کتێب، یعنی هەردووچیان تەواوکەری یەکترن. خۆی تەکنۆلۆژیا کە پێشکەوتووە لە ڕێگای زانستەوەیە، کتێبیش هەر لە ڕێگای زانستەوەیە. ئەو دوانە تەواوکەری یەکترن. بەڵام بێ ئێمە یعنی لە ژیانمانە دایم هەموو شتێ نەکەین بەخوو. یعنی ئەبێ ئیسراحەت بۆ مێشکمان دانێن، ئیسراحەت بۆ جەستەمان دانێن، وەرزش بکەین. ئێستا خەڵکی وا هەیە کاتەکەی بەیانیان نازام چۆن ئەباتە سەر. یعنی زۆر کەسەیە بە دوای معرفەت ئاگەڕێ لە ئەنتەرنێتە، بەڵام لە 80% خەڵک نازان بە دوای چی ئاگەڕێ. خۆشی بەیانیان کە سەیری ئەنتەرنێتەکە نازانێت بە دوای چی ئاگەڕێ. ئێمە نەک تەنها پێشانگای کتێب، خۆزگە لە نێو هەموو ئەو پێشانگانەی کە لە شوێنانە کراوە لەگەڵیشا کتێب دابش بکرێ، کتێب بدرایە، یاخود لە ڕێگەی بەرنامەکانەوە کاتێک پێشبڕکێکرێ حتا تەنانەت لایانی خەڵات مادی نەبووە بەڵکو کتێب وایە، چەند جوانە بوو. یاخود ئێمە وەکو خۆمان لە ڕێگەی پیجەوە چەندین جار ئەوەمان کردووە کە مەسەلەن پرسیارێکی فکریمان هێناوەتەوە بۆ ئەو بەڕێزانەی کە لە نێو پیجەکانمانن، داوامان کردووە وەڵامی پرسیارەکە بنەوە جوانترین کتێبیان پێشکەشەکەین. ئەمە زۆر خۆشحاڵ بووین بێمە، یعنی ئێمە هەبووە لە دوهۆکەوە یاخود لە زاخۆ لە هەولێر و وەڵامی پرسیاری زانیۆ لێرە کتێبمان بەبێ بەرامبەرگەیاندووە بۆ ئەو کەسە، چونکە حەزمان کردووە کەسەکە ئیسفادەی لێ بکات. ئێمە ناتوانین مەسەلەن بڵین واز لە دنیای تەکنۆلۆژیا بهێنین هەر تەنانەت بگەڕێنەوە بۆ نێو نووسینی نێو کتێبەکان، بەڵکو ئێستا بوونەتە دوو شتی لێکدانە بڕاو، هەم تەکنۆلۆژیا و هەم مەسەلەن دنیای نووسین و دنیای خوێندنەوە. مەسەلەن نووسەرێک کتێبێک ئەنووسێت چەند ماندوو ئەبێ پێوەی، بێگومان ئەبێ لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە ڕیکلامی بۆ بکات، بێگومان ئەبێ لە ڕێگەی تەکنۆلۆژیا و کتێبەکەی خۆی بناسیێنێ، کۆڕی بۆ بکات، هەتاوەکو خوێنەر ئاشنا بێ.
تەکنۆلۆژیا وەکو دینامیت وایە ئەگەر بە جوانی بەکاری نەهێنی لەوانەیە ژیانت و ئەو ڕێبازی کە تۆ پیاە ڕۆی ببێ بە کارەسات بۆ نمونە ئەبێ ئێمە بزانین یعنی ئەنتەرنێت بۆ بەکاریهێنین بە دوای چیە ئەگەڕێن ئایا بە دوای معریفەتە ئەگەڕێن ئایا بە دوای شتێکە کە خۆمان سوودی لێوەرەگرین زۆر کەسێ بانیان سەیری ئەنتەرنێتەکە خۆشی نازانێ هەر ئەگەڕێ بە دوای ئەم بەعض شتێکە هیچ معنایتیانە بێ بەڵام ئەوانەی بە دوای زانست و معریفەتە ئەگەڕێن پەیوەندی بە کتێبەکانەوە هەیە لەبەر ئەوە هەتا ڕێگای کتێب بگرین و سوودەکانی لێوەرگرین لە تەکنۆلۆژیاش عینیشت طبعاً بەعزە کتێبێکەیە وەکو ژەهر وایە کتێبی من سرم سۆڕەمێنێ لە زۆر کەس باری ئابووری باشە بەڵام بە دوای کتێبە گەڕێ هیچ معنایتیان نییە کتێبی خەڵکی وا هەیە کتێبە کڕێ لەبەر ئەوەی هەرزان ئایکڕێ بەڵام ئەو کتێبە کە هەرزانە بە ناوەڕۆکەکەی هیچی تیان نییە یعنی زۆر کتێب هەیە لە جیهانە یەکێ ئاوەتەخوازە ڕۆژێ بیخوێنێتەوە بۆچی کاتی خۆم بە فیڕۆ بدەم و بە خۆڕایی بی بەمە سەر ژیانمان کورتە لەبەر ئەوەی ئەبێ کتێبی جوان هەڵبژێرین گرانیش بێ کێشە نییە معریفەت هەتا خۆتی بۆ هیلاکەی ڕێگاکەی ئاسانتر و خۆشترە بێ عەرە بەڵێ العلم تجنبنا المفاجئة ئەڵێ زانستی دوورمانە خاتەوە لە نەهامەتیەکان هەتا ڕێگای زانست بگرین سەرکەوتووە بین لە ژیانە ئەو وڵاتانەی ڕێگای زانست و ڕێگای کتێبە ئەگرنە بەر ملەتێکی سەرکەوتون چەندین ساڵە لە بواری بابەتی قوتابخانەکان کارەکەم بێگومان سپاس بۆ خی گەورە حەقی خۆیمان پێداوە لەگەڵۆشدا کار ئاسانی زۆرمان کردو بۆ خوێندکاران ئێمە کە لێرەین ئەوەمان لا گرنگ نییە تا چەند مادیمان دەستکەوێت بڕۆ بکەن ئەوەمان لا گرنگکە کە تا چەند قوتابیان بتوانن بە ئاسانی دەستیان بگا بە کتێب و بە مەلزەمەکان تاوەکو باشتر و زیاتر حەزیان بە خوێندن و بە قوتابخانەکان هەبێت یارمەتی زۆری خوێندکارانمان داوە بە تایبەت قۆناغی دوانزەکە قۆناغێکی مەسیردارە بۆ خوێندکار و من چەند پێشنیارێکم هەیە بۆ وەزارەتی ڕۆشنبیری بۆ وەزارەتی پەروەردە تاوەکو کار ئاسانی زیاتر بکەن بۆ ئێمەومان تاوەکو زیاتر بتوانین شتی باشتر کوالێتی جوانتر کوالێتی بەرزتر پێشکەش بە خوێنەر و خوێندکاران بکەین. کتێب خۆی ئەزانی چی یعنی ئەویش هەر ڕێبازێکە ئینسان کە لەگەڵ کاتە خوێندنەوەکانی ئەگۆڕێت هەتاکو ئەگاتە پلەیەک لەو پلەیە خۆی ئیتر ئەزانێت چیە خوێنێ سەلام موسا ئەڵێ مەرجی ڕۆشنبیر بۆ ڕۆشنبیر چوار شتە یەکەمیان ئەبێ زمانی دایک بزانێ دوم ڕێگایەکی زانست بگرێتە بەر زمانێکی جیهانی بگرێ و لە هەموو شتێک بزانێ ئێمە کە ئەو چوار مەرجەمان تەطبیق کرد جێبەجێمان کرد ڕێگای معریفەت ئاسانە بێ بەڵام تۆ هەربی و کتێب خوێنیەوە و لەم کتێبە بکڕی لەو کتێبە بکڕی ئەبێ ئەو کتێبانە بخوێنیەوە کە تی ئەگەی زۆر کەس بەعزە کتێبێکەکەی ئەی خوێنێتەوە ئەڵەم ناوڕۆکەکەی چیە خۆ سەری گوێی لێ باعدات ئەبێ ئەو کتێبانەی بیخوێنینەوە بزانین بۆچی ئەی خوێنینەوە کتێبی وا هەیە ڕوخێنەرە بنیاتنەر نییە بەڵێ ئەنجا ئەو کتێبانەی ئینسان سوودی لێوەرگری ئەبێ لە سەرەتایە یعنی ئیسیفادەی لێ بکە دووەم مناقەشەشی بکە لەگەڵ خەڵکە ڕاوەی بەعزە کتێبێ بکە ڕاوەی بیرۆکەی فلان کەس بکات هەر لە خۆی شت نەخوێنێتەوە ئەڵێ مەرج نییە چەندە کتێبە خوێنیەوە ئەو کتێبانەی کە ئەی خوێنیەوە بەرپرسی ئەبێ هێنەی کتێبەکان لەگەڵ خەڵکە معاملە بکەیت چونکە ئەگەر هەر بخوێنی و هەڵسوکەوت لەگەڵ خەڵکە جوان نەبێ باجەکەی دەی